زیاتر لە ساڵێک و 2 مانگە پەرلەمانی کوردستان بە بڕیاری پارتی دیموکراتی کوردستان پەکخراوە. لەو ماوەیەشدا حکوومەتی هەرێم کە تەنها 2 هێزە دەسەڵاتدارەکە ڕۆڵی سەرەکی تێدا دەبینن بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان چەندین بڕیاری دەرکردووە کە سەرجەمیان ناڕەزایی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە و بە نایاسایی لە قەڵەم دەدرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان دەڵێت لە ئێستادا بوونی پەرلەمان لە هەموو شتێک گرنگترە چونکە کێشەکانی هەرێمی کوردستان تا دێت زیاتر دەبێت و ناڕەزایی هاوڵاتیانیش لە کەمی خزمەتگوزاریەکان و ئەدای حکوومەت ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. لە ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی چاکسازی و کۆمەڵێک بڕیاری ڕاگەیان بەداخەوە ئەو بڕیارانە پاڵپشتی پەرلەمانیان نەبوو. بڕیاری چاکسازی و گۆڕانکاری گرنگ و ئەسڵ وایە دەبێت پاڵپشتی پەرلەمانی بۆ دەسەبەر بکرێ و بکرێ بە تەشریعی ڕەسمی. بڕیارەکانی حکوومەت بەداخەوە کاریگەری باشی بەسەر خەڵک و دا و دەستگای دەوڵەتەوە نەبوو لە ماوەی ساڵی ڕابردوودا. کاریگەری باشەکانیمان نەبینی جگە لە کاریگاری خراپ کە دەیبینین دۆخی خەڵک موچە ژیان گوزەران ڕۆژ لە ڕۆژ خراپتر ئەبێ. ئەمەش دلیلی ئەوەیە کە ئەو بڕیارانەی حکوومەت کە بە ناوی چاکسازی و ڕایگەاند ئەوەی کاریگەری خراپی بەجێهێڵا کاریگەریە چاکسازیەکانی خۆیان وتەنی لە نێو مجتەماع و لەسەر ژیانی خەڵک بەدەر نەکەوت. هاوکات شکوریە شێخانی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پارتی دیموکراتی کوردستان کە خاوەن هێزی یەکەمە و ڕۆڵی سەرەکی هەبووە و دەبێت لە پەکخستن و کاراکردنەوەی پەرلەماندا ڕێگە بە درێژەکێشانی بارودۆخەکە دەدات و سەرۆکایەتی حکوومەتیش بەدەستی هەمان حیزبەوەیە. بڕیاری حیزبی زاڵە بەسەریدا نایەوێت پەرلەمان کارابێتەوە بۆ ئەوەی هیچ دەسەڵاتێک نەبێت لە دۆسیەکانی نەوت و داهاتەکانی دیکەدا چاودێری بکات. بەداخەوە لە هەرێمی کوردستان پێشێلی یاسا دەکرێت لە نزمترین ئاست تا بەرزترین ئاست و نەبوونی سەروەری یاسا بەدامەزراوە نەکردنی دام و دەستگاکان و پەکخستنی پەرلەمان کاریگەریەکی یەکجار زۆری کردووە کە خۆی کۆمەڵی قەیران هەبوون قەیرانەکان بچووک بوون بەڵام ئێستا قەیرانەکان زۆر زیاتر بوونەوە قوول بوونەتەوە. ئەوە بەداخەوە ئەنجومەنی وەزیران کۆمەڵی یاسای دەرکردووە و ئەم کە خۆی مافی ئەوەی نییە یاسا دەربکە بەڵام یاسایەکانی پێشێل کردووە. حزبی دەسەڵاتدار کە پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستانە کە پەرلەمانی پەرخستووە و ئەو زۆر قازانجی کردووە لەبەرەوەی ئێستا هیچ ڕقابەیەکی لەسەر نییە. پەرلەمان کە یەکێک لە کارە سەرچەکانی پەرلەمان چاودێریکردنی حکوومەتە کە ئێستا پەرلەمانی پەکخستووە ئەمە بە ئارەزووی خۆیان یاری بە یاسایە و ڕێسایەکان دەکەن. لە ئێستادا کە خۆری ساڵی 2016 ئاوا دەبێت و 2017 بەڕێوەیە چاوەڕوان دەکرێت و هەموو پێشبینیەکان بۆ ئەوە دەچن کە کێشەداراییەکانی هەرێم قوڵتر ببنەوە چونکە پەیوەندیەکانی بەغداد و هەرێم هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە و بەرپرسانی هەرێمیش ناتوانن موچەی هاوڵاتیان دابین بکەن. شارەزایانیش دەڵێن دوور نییە ساڵی داهاتوو حکوومەتی عێراق دەست هەڵگرێت لە دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی و بەشە خواردنی مانگانەی هاوڵاتیان و کڕینەوەی بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێم. هاوکات نەبوونی پەرلەمان و بەردەوامی ناکۆکی لایەنە سیاسیەکانی هەرێم هەموو ئەمانە پێکەوە هۆکارن بۆ ئەوەی کە چاوەڕوانی دەستکەوتی گەورە و چارەسەری قەیرانەکان نەکرێت لە ساڵی داهاتوودا. ئاراس عەزیز کەناڵی پەیام هەولێر.